بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. بەڕێزان و خۆشەویستان، لە زنجیرەی ژمارە 25 دەگەینەوە بە خزمەت ئێوەی بەڕێز لە هەرسوکەوت و ئادابەکان، یعنی پەروەردەکردنی منداڵ لەسەر چەند هەرسوکەوت و ئادابێک کە هەڵێنجراوبی لە ژیاننامەی پێغەمبەری خوا، لە سونەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. باسی چەند ئادابێکمان کرد، ئاداب یعنی هەرسوکەوتی ئینسان لەگەڵ ذاتی ئەڵڵاه خوای گەورە سوبحانه بە دروستکردنی عەقیدە و خۆشەویستیەکی تەواو لە بۆ ذاتی ئەڵڵاه. دووەم باسی ئادابمان کرد لەگەڵ دایک و باوک. سێەم باسی ئادابمان کرد لە نێو ئەندامانی خێزان لەگە یەکتر، خوشک و براکان لەگە یەکتر. چارەم ئادابی دراوسێتی، یعنی مافی دراوسێ لەگە یەکتر و هەرسوکەوتکردن لەگەڵ دراوسێ. و هەروەها چوارە باسی هەرسوکەوتکردن لە کاتی مۆڵەت خواستن، چ لە ناو ماڵ چ لە دەرەوەی ماڵ، کەسێک کە سەردانی ماڵی شتر دەکا. پێنجەمین شت کە باسمان کرد ئادابی دان خواردن، هەرسوکەوت و ئاکارەکانی نان خواردن. ئاخر خاڵ کە باسی بکەین کە پێویستە دایک و باوک منداڵەکانیان لەسەر پەروەردە بکەن وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕاستی هانمان دەدا کە ئێمە منداڵەکان پەروەردە بکەین لەسەر ئەو خاڵە. ئەویش بریتە لە گرنجیدان بە شەکل و شێوەی خۆمان، لە تۆقی سەرمان مووەکان پرسمان هەتا دەگاتە دوور لە ڕووی ئێوەی بەڕێز ئەو گۆرەویەی کە لەبەری دەکەیت پێویستە بەڕاستی ڕێک و پێک بی، باش بی، خاوێن بی و هەروەها شتێکی وابی گونجاو بی لەگە شەخسیەت و کەسایەتی ئەو کەسە و لەگەر ئەو تەمەنەی کە لە ناویدایە. یعنی دایک و باوک زۆر گرنگە بەڕاستی پەروەردەی منداڵەکانیان بکەن لەوەی کەوا منداڵەکانیان ڕێک و پێک و چاک بی. زۆر بەداخەوە تەمەشا دەکەی هەندێک دایک و باوکەیە هیچ گرنگی بە جلوبەرگ و پاک و خاوێنی منداڵەکانیان نادەن. جاری وا هەیە لە کاتی قوتابخانە مامۆستا چەندین جار بە منداڵەکە ڕادەگەینی بە قوتابیەکە با بڕۆ پرچت بکە. ئەو منداڵە پرچی وەچی ئەوەی هەمووی گف بوویتەوە هەستای هەدا و بۆچی لۆلایەکی ڕۆیشتیا، بەڕاستی ئەوە جێداخە. یعنی تخوا یعنی دەبیتن داک و بەب ئاگەی لە منداڵی خۆی نەبیتن، منداڵەکەی پرچی هاتیە بینێر تا سەر تاشخانەیەک جوان ڕێک و پرسەکەی لە بۆ ڕێک و پێک بکە. لۆ مامۆستا یعنی ئەو ئەرکەی دەخرێ سەر مامۆستا و قوتابخانە، بەڕاستی ئەوە جێداخە، ئەوە کەم تەرخەمی دایک و باوکە. لۆیە ئەگە سیر بکەین لە شەریعەتی ئیسلام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر گرنگی بەو بابەتەیدایە. ئافرەتێک هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەو ئافرەتە منداڵێکی لە باوەشدا بوو، دیارە منداڵەکە بچووک بە زۆر گەورە نەبووە. ئەو منداڵە ئەنەس دەرێتن منداڵەکە لایەکی تراشی بوو، لایەکی پرچی گەلێک زۆر بوو، هەمووی هەوراز و نشێو بوو، یعنی هەموو پرچی ئەو هاجێجێ بوو، هەندێک شوێنی ئەو هەقیت بووە، هەندێک شوێنی زۆر تراشرا بوو، وەکو برێ منداڵەکە کوردەواری خۆیان دەرزەوزەوی کرابوو. یعنی لۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دیمەنی ئەو منداڵەی دێت قاقۆڵەکی ئەوەندە لە پێشەوە لۆ منداڵەکەی زیاد کرابوو، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی احلقوا كله أو يتركوا كله. ئەو منداڵەتە نوا لێ کردیان، فەرمووی یان هەمووی ئەوها پرچی زۆر بی یاخود بام هەمووی کەم بیتن، یعنی یەک ئازبی پرستراشی نەکا لۆ لایەک تەنک یعنی ئێستا فێر بوونە هەندێک مووسی لێدەن، مووس ئەو لە پشتەوانە پێشەوەش ئەوەندە پێستەوەی پێشی گف بوویتەوە. واتاکە یعنی تەنسیقەک هەبی، ڕێک و پێچیەک هەبی لەو پرچێکە تراش. تەمەشا بکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێدەنگ نەبوو لەو منداڵە بە دایکەکەی گۆ یان هەمووی یەک ئاسبیتن پرسێکی زۆری هەبی، یا ئەوەتە هەمووی پرسێکی تەنچی بکەن و بە یەک شێوە پرچی هەبیتن. کەواتە لێرەدا برایانی بەڕێز و خۆشەویستان و دایک و باوکە بەڕێزەکان پێویستە دایک و باوک بەڕاستی هەست بە لێ پرسینەوە بکە لە بەرامبەر منداڵەکانی، پێی بڵێتن ڕۆ لە گیان کوڕەکەم بڕۆ پرست بتراشە کاتێک زانی پرچی هاتیە. ئەگە پرسەکەی بەرناڕێکیەکی زۆر تراشی بەڕاستی لێ پێچینەوەی لێگە بکە کوڕم بەو شێوەیە مەیکە ئەو شتە باش نییە، بەڵام لەگەر ئەوەش عەز دەکەم ئاگادار بی. بەڕاستی دابێ بابک بەخۆی عمری 50 ساڵە 6 ساڵە کوڕەکەی عمری 15-16 ساڵانە وەکو وی پرسی بتراشی، ئەوە غەڵەتە دابیتن. گەنجە زۆر ئاساییە با پرسی بە مۆدیلێک بتراشی مادەم پێچەوانەی شەرعانیە، زۆر ئاساییە. ئێستا نازان پرسی کلاسیک و نازانم یعنی بەنەوعەک پرس دەتراشی عەجایبە، مادەم پێچەوانی شەرعانیە ئاساییە. با ئەو گەنجە پرسی خۆی بە مۆدیلێک بە مۆدیلەکان بتراشی
هیچ کێشەی تێدا نیە، زۆر ئاسایی ئەوە گەنجە کاکە. ئیمامی عەلی ڕەحمەتی خوای لەسەر فرمێت پەروەردەی منداڵەکانتان مەکەن وەکو سەردەمی خۆتان، بەڵکو لەگەر سەردەمی منداڵەکانتان بژین. ئێستا سەردەمە کات و نابی برێ منداڵەکەت وەرە جەمەدانی لەسەر بکە ئەتو عمر بتە 15-16 ساڵ. نا ئەو منداڵە گەنجە تازە پێ ڕادەگاتن با پرچی خۆی جوان دابینی، ئەسڵەن جەلیلێ بدا، بۆنی خۆش لە خۆی بداتن، پرچی مزەفە بکە. ئێستا پرچ ئوتیش دەکرێتن، پرچی ئوتی بکاتن. ئەوانە پێچەوانی شەرع نییە، ئەوانە ئەسڵن لە يعني ئەگە تەمەشا بکەی بەڵکو لە سنەتی پێغەمبەردا هەبووە صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا عائشە دەفەرموو سەحابەکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرچی تریسکەی دەداوە، هەندە مووی لێ دەدا، هەندە مووی لێ ئەوها لە ناوەندی سەری، یعنی لە ناوەڕاستی تۆقی سەری پێغەمبەری خوا ئەگە سەیرت بکرد بە تریسکەی دەداوە، هەندە ڕوونی لێ دەدا، ڕوونی تایبەتی سەری. پێغەمبەری خوا پرچی خۆی پێوە دەکرد تا بە زەوق و بە شەوق و بە جوانیەکی جوان دەرکەویتن. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بزۆر بە جوانی پرچی دادەینە، شەی تایبەتی هەبوو، حتا شەیەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە عاج دروست کرابوو کەوا هێزکەکی زۆر بە قیمەتە لە ئەوەی فیل دروست دەکرێتن. یعنی تەمەشا بکەوە زەوق و سەلیقەی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا ئەنگوستیلەی تایبەتی هەبووە لە دەستی کردیا. ئێستا گەنجێک ئەنگوستیلێکی جوان لە دەستی دەکات دەبی دەستخۆشی لێ بکەیت، ئەوە سنەتی پێغەمبەریە صلی الله عليه وسلم. بەڵام ئەنگوستیلەی زی و نەک زێڕە بۆ پیاوان. و هەروەها پێویستە گەنج جلو بەرجی خۆی، یعنی منداڵ لێ ڕابێهێندرێت جلو بەرگەکەی خاوێن بی، کوڕم وەرە جلچی خۆت ئوتی بکە، بەخۆی با ئوتی بکە، نەک ئەرکەکە بخاتە سەر دایکی یان خوشتی، جلچی بە ئوتی لەبەر بکە، گۆریەکەی پێی خاوێن بی. هەندێک جاری وەیە منداڵی وا تەمەشا گۆریەکەی یعنی باشەڵە تۆپانی پێ دەکا، پێ دەستە سەفەرێ، کورە جاروێ پێش دەنویتن. ئەخر نابی دیاکو با بێ ئاگا بیتن، وەرە کوڕم گۆریەکەت دانێ، يعني لێ ڕابێهێندرێتن منداڵەکەن خزمەتی خۆشیان بە خۆیان بکەن. وەرە کوڕم بە خۆت گۆریەکەی خۆت بشۆ، خۆ عەیبی تێدا نییە منداڵ لەوانە ڕامێنێت. کچەکەش بە هەمان شێوە، یعنی ئافرەت دەبی ڕابێهێندرێتن، بەڵام چۆن نابی کچ دایک فەرامۆشی بکە و باوک فەرامۆشی بکە هەرچی بکاتن بە کەیف خۆی بچێتە ساڵۆن. حرامە، دروست نییە. ئەو کچە تازە پێگەیشتە ساڵۆنە ڕەنگە تووشی سەد فتنە و دەرد و بەڵا بیتن. لۆیە بەڕاستی کچ و کوڕ دەبی پەروەردە بکرێت، دایک و باوک بەرپرست لە شەکل و شێوەی منداڵەکانیان. ئەو کچە کاتێک چەفیەک لەسەر ناکە، کاتێک سەرپۆشێک لەسەر ناکە، جلو بەرگەچی ناڕێکی دەبی، ئەو دایک و باوکە لە ڕۆژی قیامەتی لێیان دەپرسێتەوە. چونکە ئافرەت کە گەیشتە حەدی، کە گەیشتە تەمەنی خۆناسی یان کەیشتە تەمەنی 11 و 12 ساڵان دەبی سەرپۆشی بکە، دەبی حیجابێکی شەرعی تەواو بکە، خۆی دابۆشتن، نابی داک و باک ئیهبالی بکاتن. و هەروەها یعنی بەڕاستی داک و باوک پێویستە لە هەموو شتەکانی منداڵ لێ پیسنەوە بکەن. بۆ نمونە تەمەشا بکە، جاری وا هەیە مەسەلەن تەمەشا دەکەی هەندێک منداڵ هەیە زۆر ئیهمالن، دەوددانی خۆیان ناشۆن، سبەینەن هەر دەستن دەموچاوی خۆیان ناشۆن. دەبی دایک و باوک سبەینەکەی کە منداڵەکە نەستە دەی کوڕم بڕۆ دەموچاوت بشە، ئەو جۆرە سەر سفرەی نانی نانەکەی بخۆ، پێیان برێ دەستت بشۆ لە پێشنانی. ئەوە هەموو زەوق و سەلیقەیە و یعنی گرنجیدان بەڕواڵەتی دەرەوە لەسەر و لە پرچەوە دەست پێ بکە، لەو جلو بەرگەی لەبەری دەکا، سەعاتەکەی دەستی کە گەنجە تازە کوڕەکەت گەنجەبی، سەعاتەکەی دەستی سەعاتێکی جوان لە دەستی بکە، تەژیعی بکە، ئەنگوستێکی جوانی زیو لە دەستی بکە. ئەگە کوڕە کچەکەت بە هەمان شێوە جلو بەرگ و پۆشاچەکەی جوانی لەبەر بکاتن، نابی جلو بەرجی بێ سەر و بەر و ناڕێک لەبەر بکاتن. لێ تەمەشا بکە لە کاتێک جەعفەری کوڕی ئەبی تاالب برای ئیمامی عەلی شەهید بوو لە شەڕی مؤتە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتەوە بەخۆی خەبەرەکەی بە ماڵ و منداڵی جەعفەردا، کە جەعفەر کۆمەڵێک منداڵی زۆر بچووکی هەبوو لە کوڕ و کچ، ئەوەی تازە عن تەمەنی 7 ساڵ و 8 ساڵ و 9 ساڵ و 10 ساڵ و 12 ساڵان بوونە، منداڵی بچووک بوون. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوای لە سەحابەکان کرد، فەرمووی شیوی دروست بکەن، خواردنەک دروست بکەن لە بۆ ماڵ و منداڵی جەعفەر، چونکە مەشغوڵن بەو غەم و بەو کۆستەی کە بەسەریان داهاتووە کەوا مردنی جەعفەر بوو، کوژرانی جەعفەر بوو، ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ. اینجا پێغەمبەری خوا خواردنی لە بۆ ماڵی جەعفەر دروست کرد، فەرمووی ئیصنعوا لآل جەعفەر طعاما، خواردن دروستکەن ئەو شیوە غەریبەی ئێمە ئێستا کەوا هەبوو لە قەدیم بە تایبەت بەداخەوە کە ئێستا تەمەشا دەکەی زۆر
لاواز بووە لە ناو ملەتی کورد کە پێشتر عرف و عادەت بوو ڕۆژی یەکەم ئێوارەکەی بە تایبەت هەموو دەور و جیران و دەوروبەر خواردنیان دوور بە ناوی شیوە غەریبە دەیان بردە ماڵەکەی و خۆت لێ نەدەگەڕان خاوەنی مردیەکە خواردت دروست بکاتن بەڵێ ئەوە سنەتی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم ئینجا پێغەمبەری خوا خواردی خوارد لەگەر ماڵی جەعفەر لەگەر منداڵەکانی جەعفەر لە دواییدا پێغەمبەر فەرمی بڕۆن حەلاقم بۆ بانکەن حەلاقەچیان بان کرد پێغەمبەری خوا بەخۆی لە دیار حەلاقەکە سەر تاشەکە ڕاوەستا بوو منداڵەکانی یەک یەک سەری تراشی ئینجا پێغەمبەری خوا بەجێ هێشتن بزانە تەمەشا بکە کەەوە نیشانەی ئەوە یعنی بەسە هیچ کە غەم و پەژارە دامەگرا ئەی دایکی منداڵەکان ئەی خێزاری جەعفەر بەڵێ بەڕێزان و خۆشەویستان یعنی بەڕاستی ئێمە دەبی زۆر ئاگامان لە هەرسو کەوتی منداڵەکانمان بی لە شتە باشەکان تەشجیعیان بکەین لە شتە خراپەکان ڕێیان پێ نیشان بدەین ئەوە سنەتی پێغەمبەری بووە صلی الله عليه وسلم یعنی گەنجە تەمەشارێکی ڕیشەکی هەیە ڕیشەکەی پێی برە ڕۆڵە گیان ڕیشەکەت تەنکە ڕیشەکەتە بی جوان تەشجیعی کە هانی بدات بەڵام هەتا بکرێتن ڕیشی نەتراشیتن و ئەگە تراشیشی بە يعني بشويش ونبي تركوا بموديلات وبحندكشي يعني براسي موديلات يزون ناريك يعني كتقليدي خلكاني بيدين بيتن بلكو ريشة عادتي سنتي أجر هبيتن أو زيت سخوشية كوا دسخوشي لا بكريتن برزان وخوشويستان دبارينو لخواي جورا من ضال صالح بك من ضال كان من تاكو لخواترس وخواناز بك خواي جورا خوشويستي خوي وبيغمبركي بخاطر ناودلي إيما ومن دالكان من وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.